کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە ئەمڕۆ ئەنجامنامەی 16مین کۆبوونەوەی خۆی بۆ ڕایگشتی ئاشکرا کرد. لە کۆبوونەوەی دوو ڕۆژەی کەنەکەدا بڕیاردرا کە نابێ هیچ کام لە هێزەکانی کوردستان بەرامبەر هێرشەکانی دەوڵەتی تورک و ئێران بێدەنگ بن کە دەیکەنە سەر کوردستان. کەنەکە ئەنجامنامەکەیان بۆ ڕایگشتی و هەموو هێز و لایەنە سیاسیەکانی چوارپارچەی کوردستان ڕاگەیاند کە چەند خاڵێکی بەم شێوەیەن. لە باشووری کوردستان لە بواری سیاسی و ئابووریەوە ئاستەنگی هەیە و بۆتەوە کاری ئاڵۆزیەکانی ناوخۆی کۆمەلگا بۆیە پێویستە سیاسەتمەدارانی باشوور و پەرلەمان و هەموو دام و دەستگا مەدەنی و دیموکراتیەکان لەسەر بنەمای گفتوگۆ چارەسەریەک بدۆزنەوە و بە زووترین کات چارەسەریان بکەن. پێویستە بە زووترین کات کۆبوونەوەی پەرلەمان پێک بێت و لەسەر هەڵبژاردننی سەرۆکایەتی هێرێم بە شێوەیەکی دیموکراتی بڕیار بدەن. هەروەها لە ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی موستیش هێزە نەتەوەیەکان بە هۆشیاریەوە بۆ ڕاوێژکاری کۆبنەوە تا بتوانن مانۆڕەکانی دەوڵەتی تورک لە باشوور و ڕۆژاوای کوردستان پوچەڵ بکەنەوە. هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەناو خۆیاندا گفتوگۆ بکەن لەسەر بەرنامەیەکی هاوبەش ڕێکەون و تێکۆشان فراوانتر بکەن. بەرخۆدانی ڕۆژاوای کوردستان دژی هێرشەکانی داعش و ڕژێمی سووریا و هێزە کۆنەپەرستەکانی دیکە بەردەوامی پێبدرێ و بە تایبەت ئێستا کە داگیرکاری دەوڵەتی تورک بۆ سەر ڕۆژاوای کوردستان دەستی پێکردووە. هەروەها هەموو هێزەکانی کوردستان بەرامبەرەوە هێرشانەی کە دەکرێتە سەر ڕۆژاوای وڵات ڕێکەون و شان بەشان یەکتری تێکۆشان بکەن. پێویستە هەموو هێزەکانی باکووری کوردستانیش دژی هێرشەکانی دەوڵەتی تورک ڕێکەون و لە کۆردیناسیۆنێکی گشتیدا تێکۆشانەکانیان فراوانتر بکەن. کەنەکە لە ڕۆژی 1 و 2 ئەم مانگە 16مین کۆبوونەوەی جڤاتی گشتی لە بڕۆکسلی پایتەختی یەکێتی ئەوروپا سازدا کە تێدا 300 ئەندام و میوان و نوێنەرانی 47 پارتی سیاسی لە تەواوی پارچەکانی کوردستان بەشداریان کرد.